الله خۆم بۆ خۆمی تۆژە خۆم وەفدی هەرێم با تەنازول کات تەنازولەکە بۆ میلەتە خۆ بۆ خۆیان نییە نەقەت خۆمان بە بەشێک لە عێراق زانیوە عێراقیش ئێمە بە بەشێک لە عێراق زانێ حکوومەتی عێراق قسەک بێتە بێش حکوومەتی کوردی قسەک بێتە بێش هاتە هوریان بگەنە ڕێککەوتنەک جارێکتر هەولێر و بەغدا کۆبوونەتەوە دەوترێت نزیکن لە ڕێککەوتن بۆ چارەسەرکردنی موچە پەیامت چیە بۆ شاندی هەرێم و بەغدا وڵات داوا لە هەردوو وەفدەکەکە ئینشەڵڵا داوا لە وەفدەکەکە ئینشەڵڵا بەشکم بکەونە ڕێککەوتنیەک بۆ ئەوەی ئەم خەڵکە نەجاتی بێ لەم نەهامەتیە و بێ مەعاشی بێ پارەیە و با تەنازولکەن بۆ یەکتر وەفدی هەرێم با تەنازول کات تەنازولەکە بۆ میلەتە خۆ بۆ خۆیان نییە وڵی جایەمە ئەمانەوەی ڕێکەبوون بەزایە بە گوێ میلە دەکەن نایکن ئەوانیانەوێ ینی بە چاوێک سەیری بەغاکەن چۆن هەقیەما خۆن ئانەوێ ئاوا شەقی بەغا بخۆن ئەڵێ خۆم بۆ خۆمی تۆژە خۆم لێ بەغا گویان لێ ناگرێ خلاصی بکەن ئەبێمان تەنەزول بکەن بۆ حکوومەتی مرکزی ئەمانە ئەبێ ئللا تەنەزولی بۆ بکەن نابێ حەقی خۆشیان بخۆن و بەغاش بخۆن ڕای من باشترین هەل مێزی گفتوگۆکردنا و گفتوگۆ بکەن لەسەر ئەم بارودۆخە و بگەنە یەک ڕئی هەردووکلا و بۆ ئەوەی ئەم کێشانە حەل بێت و تاوا بێت ئینشاءڵڵا گەشتبینم دەگەن بە ڕێککەوتن و کێشەی مووسەد چارەسەر دەبێت هەنگاوێک لەلایەن حکوومەتی عێراقی فیدراڵ و هەنگاوێک لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بێنە پێش چارەسەرکردنی بۆ چارەسەرکردنی کێشەکان ینی شتێکە پێویستە ئێمە هەموو وەڵکو کورد بیزانین ئەوەیە کە ئێمە نەقەت خۆمان بە بەشێک لە عێراق زانیوە عێراقیش ئێمە بە بەشێک لە عێراق زانێ و بە قەنەعەتی من کورد کێشەکانی هەمیشە لەگەڵ بەغا بە معالەقیە مێنێتەوە ئەوشی کاکرێ وەقتیە و بۆ لەوانەیە بۆ مدەیەکی زۆر زەمانی بێ بەڕێی من ئەوەی کە حەلی کێشەکانی کوردەکە یەکگرتووی کوردە لەم قۆناغا و ئەبێ کورد یەکدەنگ بێ ئەوەی کە من تێگەیشتوم عێراق داوای هەموو شتێک لە کوردەکە ئەوێ کورد هەموو شتێکی بۆ بکە و کوردیش بەلای ناچاریەوە لەبەر ئەو بارودۆخی کە فەرمانبەران و چەخۆرانی کوردستانی تایە لەوانەیە بچێتە ژێرباری هەندێک لە مەرجەکانی عێراق کە من دڵنیام نە ئێمە وەکو کورد بەدڵمانە نە حکوومەتی هەرێمیش بەدڵێتی ژیانم ئەوەیە حکوومەتی عێراق قسەک بێتە بێش حکوومەتی کوردی قسەک بێتە بێش هاتە هوریان بگەنە ڕێککەوتنەک لۆ ئەو میلەتە ڕەش و ڕوتەیە کە چەند ساڵە شەهیدی دایە شەڕی داعشی کردیا شەڕی هەموو کەسێکی کردیا لە بنای ئەو کوردستانە ئەو عێراقەیە